ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن خوشکە سڵاو ڕێزیشمانەیە بە خوشکانی ئەزیز و برایانی خۆشەویست. ئەوڕۆ باز لە یەکێک لە تیرۆرە سیاسیەکانی پارتی دەکەین بەدەستی خۆی، قیادەتی پارتی بەدەستی خۆی. دەبی بڵێین هاوڕێیان ئێمە نابیار زگمان بەخۆ بستێتیان هەز بۆ ئەم پارتی جگەلەوەی بەدەیان کادیری دیار سەدان کادیری ئۆپۆزیسیۆن و ڕەخنەگری خۆی بە سەر و خێڵ حزب کادیری سەربەخۆ و گەریلا و کوردی ڕۆژهەڵاتی تیرۆر و ئەوە کردیا و کات بەشێک لە کادیر ئاساسیەکانی خوشی لەناو بردیە. بەنمونە یان تۆرە بەس لە قیادەکان ئەو ناوانەی کە تا ئێستا زاندرایە دیارە هەشە نەزاندرایە هێشتان سەوانەی کە لە سەردەمی سوسیال میدیا بوویتە ئەوە بڵاو بوویتە ئەگەنا مەسەڵەن بابی ئەو ئاری هەرسینە محەممەد هەرسینەوە باشە خۆ ئەوەشە لە ناوبرد دەیانی وایە لە ناوبرد بەس میدیایەک نەبوو لەو سەردەمدا، بەڵام لە سەردەمی ئێستا وەرە تو سەیرکە جەوەرنامە سکرتێری حزب و سەرۆکی پەرلەمان بوو، جەرجیس فەتحوڵڵا مەکتەب سیاسی پارتی بوو، کەم کەسە باسیشی دەکا فەریدین زوارڕۆی گوتی وەڵا دامی سیارەی کردووە 56 گوت لە سیارەکەیوە بوو. ئەی فەلەکەدین کاکەی مەحیدین ڕەحیم کە سەرکردایەتی پارتی بووە ئەویش مەسئولی لەقی هەڵەبجە بوو، دەیان کادیری کێجیگەلوشی ئەدیب شێروانی وەچی کە مەسئولی هەموو پاراستنی پارتی بوو، وەکو وحید کۆڤلی وەکو وحید کۆڤلی لە زێباریەکانی دژمنی ماڵی بارزانی کوشت یەشێک لە ئەوکان لە بۆیان جەمەدانی سۆریان تەقدیم کرد کوشتیان. جگە لەوە ئەوەی مەسئولی هێزی ئاڵتونی پارتی سوپای عێراق فازڵ بەرواری بچێ دوێ یەک دنیا کادیریکی خۆیان هەیە لە ناویان بردیە. بەس ئێستا ئەمە باز لە فەلەکەدین کاکەی دەکەین هاوڕێیان ئەو پێ ئەو بە دواتچوونانی من فەلەکەدین ئینسانشی زۆر مزدەوج بوو لە دەرەوە وا خۆی پیشانداوە کەسێکی لیبرال ناڕازی لەو سیستەمەی پێشکەوتخواز چکو باگراوندێکی چەپی هەبوو کۆن کادری حیزبی شیوعی بوو ئەو سامی عەبدوڕەحمان بوونە پارتی، بەڵام ئەڵێن لە هەموو دانیشتنەکانی مەکتەب سیاسی و سەرکردایەتی نمونەی لە تیپی فرانسۆ بووە، لە تیپی فرانسۆی بووە بەس دیفاعی لە بنەماڵەی بارزانی و لە سیاسەتە خیانەتەکانی پارتی کردیە ڕۆژێک لە ڕۆژان قسەی نەبوو. ئەنی ئەوانەی کە پارتی بوونە مەسەن بە منیان گوتی وتیان جەوەرنامە قسەی دەکرد، سامی عەبدوڕەحمان قسەی دەکرد، عەلی عەبدوڵڵا قسەی دەکرد، ئەو مەلا محەممەد قادرە بەو هەموو کۆیلا بوونی ئاخر مەلا محەممەدی زۆر ئەوە دەبوو بەس دەیانگۆ قسەی ڕێی خۆی هەبوو لە ناو پارتی قسەی دەکرد. بەس ئەو فەلەکەدینەی کە ئەوەندە قسە گەورەیە ڕۆژێک لە ڕۆژان هەڵوێستە چی نەبووە بۆیە مەسعود وەکو مطمئن پێکراوی خۆی ئەو ئازاد بەرواری ڕەوانی بەغدا کرد بوو لە لای سەدامی کە نامەکەیان برد و ئەو دووە دەڵاڵی سیوێشی ئابوونە. من لەوە 100% دڵنیە ئازاد بەرواری فەلەکەدین کاکەی نوێنەری مەسعود بارزانی بوون چونەگە سەدامی دانیشتن هاتنەوە پرۆسەی سویێکی ئابی لێ لەدایک بوو. جگە لەوەی فاڵی فەلەکەدین کاکەی مەشهورە بەوەی هەموو شتەکانی خەبات ئەو دەینووسی لۆ پارتی هەموو تارەکان هەتا بەشێک لە کتابەکانی مەسعودی وتارەکان یعنی ئەڵێن فەلەکەدین کاکەی لە ناو پارتی و قەڵەمێک شاردراوە فرانسۆ حەریرێکی شاردراوە بە قەڵەم بووە ئەوها دیفاعی لە بنەماڵەی بارزانی کردیە زۆربەی ئەو لە ڕاگەیاندنی پارتی بڵاو دەکراوە فەلەکەدین دەینووسی، بەڵام لە دیوەکەی تریش لەگە خەڵکی ئازادی خواز ئەوە وەکو کەسێکی لیبرال پێشکەوتخواز خۆی نمایش دەکرد، بەڵام بە هەموو حاڵەتێک فەلەکەدین یعنی نازانم ینی شەڕانی نەبوو بەڵام ئەو وێنەیەش نییە کەمە بێن بیکەینە مرۆڤەشی جوان چکو هەموو تەوانانەی پارتی کردیتی لە واری ڕاگەیاندن بگورە فەلەکەدین دیفاعی لێ کردیە بە نووسین بە نازناو خدا بەخۆی بزانی بە چەند ناو دیفاعی لەو پارتی کردیە گرنگ دیفاع لە پارتی و بنەماڵەی بارزانی کوردیە لە ئەوەکان هاوڕێیان
ئەمن لەو ڕۆژانە ڕووداوەش کەم خەواڵەیان پێدام بۆیە دەیکەمە خەبەر وتیان لە چەند ئەوە وەختێک من دەقیق نیم لە بەروارەکەی بەڕاستی دەبا بچمەوە سەر بە تایبەتی کوردستان نێت ئەم بە چاوی خۆم خوێنمەوە کە فەلەکەدین بڕیار بوو بۆورە کەپوم دەخورێت لێدانە لێدانە ماتیە فەلەکەدین کاکەی بەنیاز بوو لە شاری هەولێر کۆڕێک بچێڕی لەسەر کاریزمابوونی ئۆجەلان هەڵە نەبم لە گەرمەی مفرۆزاتی پەکەکە و هیچی تورکیا بوو کە دەبی 2012 ئەو وەختانە ببیتن من بەخۆم خوێنمەوە ینی پێشم زۆر سیر بوو لە هەولێر پارتی بوار دەدا فەلەکەدین کاکەی قیادەیەکی بێک سیمینارێک لەسەر ئۆجەلان بکە ئەوە بوو خەڵکەکی گوتیان زۆر چوو لە ئاخیر دەقاق گوتیان ئەلقا کراوە ئەوە منتەهین لێ ینی نقاش نییە ڕەنگ جیلە کەبی ئاگاداربی ئەو جیلە متەڵاعی لە هەولێرە بوو خەڵکەکی گەلک زۆر چوو بوو چکۆ هەورا ڕووداوانەی بازەکەن بە خۆمان کوڕینا ئەو ڕووداوین وە چاودێریمان کردیەوە لە ناو ڕۆژشەینا ئەزانین ئەلەم ڕۆژانە بە من ڕاگەیاندرا سەبەبی ئیلغاکردنەوەی ئەوە مەسرور بارزانی بەم فلەکەدینی گوتبوو زمانت دەبڕم بچیت کۆڕ لەسەر ئۆجەلان کە بیکێ کاریزمە یعنی ئەوە قسەی نەسی مەسرور بە لۆ فەلەکەدینیاتە دڵنیام بە کەسێکشی ناردیە کەسی نزیکی فەلەکەدینی بۆ وای پێگوتە زمانت دەبڕم بچی قسە و مەد و سەنای ئۆجەلان بکەی بیکێ کاریزمە لە ترسان نەوێرا بیکە فەلەکەدین بەوە زۆر تێکە چێستەکن مەسعودی دەرێوەرە ئەو هەموو ساڵە 56 ساڵ دەگات تەقریبەن خزمەتی ئێوەم کردیە کو دەکرێ بەو زمانەوە ڕێم نەدەن ئەوە بی من نازانم مەسعود چی پێگوتوە بەس ئەو معاناتەی خۆی چوو لۆ مەسعودی دەربڕی بوو ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە من دڵنیام ڕەنگی تیش لێ داغدار بی دوو هۆکاری تریشەیە هۆکارش کەش من لەوە دەقیقم کە کوژایە لەبەر ئەوەی ئەو ڕۆژەی کوژە ڕۆژی پاشتر بوو ڕۆژنامەی هاوڵاتی ئەو سەردەمی 2015 ڕۆگە لە نێت لێ بدرێ ئەمە نێتم لێدا دوای ئەو مۆزوعی سەرۆکایەتی هەرێم و ئەو شتەی مەسعودیە کە ئێستا دێمە سەویش لقاچیان نەکرد ئەو کچە تووتی فەلەکەدینی کرد کە ئێستا هیچ یعنی قیەم و ئەخلاقی هەلە گۆڕی فرێدایە هیچ شەرم ناکە ئابڕووی تکایەتکە ینی کو لە کوردەواری مەدەرێن یەکە بووە گەوات بووە قەحپا ینی من قەزم لێرە وەکو مستەڵعەکەیە حیا و تکای نمایە ئەو کچە نیمە ئەگەرنا ئینسانێک سڕ بزانی ینی چۆن دەزانی ناوی لیزایە من بەسم لێرە لە وەسفکردنەکەی ئەلێرەدایە کو دەزانی ناوی لیزایە ئەوە دەزانی باوچیان کوشتیە کەچی هەروە دەکەی دەموچاوە دێتە پێش دیفاع لە پارتی دەکە هەندە شتەیە هەروەکو ینی ئینسان هەر شتێک قچە قیەم دێڵتەوە باسیەکان فاشەکان کاکە وەنیا ینی قسەک دێلێەوە دێلێت و بزانی بابت بەدەستیوان کوژایە ئێمە لە فلیمان دەبینین خۆ دەیان فلیممان دیتێ دەیان کەسیشمانتی کاکە عزت نەفس خۆشە لە ئینسان لە کۆڕ لە پیا حزبی قەیدی ناکە بەدەست بزانی باوکت بەدەستیوان کوژایە 100% دڵنیابی بەرحاڵ ئەو لیزایە لەگەڵ ڕۆژنامەی هاوڵاتی دەکە دوای ئەوەیە ئەڵێ من شک و گومانم هەیە لەسەر ئەوەی پارتی زۆر بەوە تێکچوو هەڵانە بم بەیاننامەی دەرکرد ڕۆژی پاش ئەو بەیاننامەش بە ناوی لیزای فەلەکەدین کاکەی ڕوونکردنەوە بڵاو کراوە کە تەشویهی قسەکەیان کردی ئەو هەمان قسەی نەکردیە لە کاتێک دێ لیزە ئەگەی لە هیچ نەبوو نووسە بوو نووسە ئەمن ئەلەوەش دڵنیام لیزە باسی کرد بۆ دوێ من هەر ئاگام لێ نییە سبینەوە چین ئێوە لە هاوڵاتی لای خەڵک باسی کرد و خوێندیتمەوە ئەلەوە 100% دڵنیا تا ئەنها ڕێن پارتیەوە نیە دوێنێ خەبەرێک بڵاو بووە کەمالە تروشی وەزیری سامانە سروشتەکان ڕۆیە مەسرور بە ناوی وی نازم وەزیرە بە ناوی کەمال ئەتروشی بەیاننامەیان بڵاو کردو کە ئەو نەڕوویە و نەخۆشە و دەگەڕێتەوە لە نزیکانە تا ئەن پێشووتریش هاوڕێیان
وەزیری پێشمەرگە 2000 بەیاننامەی بەناوی وەزارەتی پێشمەرگە دەرچوو وەزیر ئاگای لێ نەبوو ڕاکەن ئەشۆڕ سماعیلە فەقیرە هیچ ئاگای لێ نەبوو بەناوی وەزارەتی دارایی دەرکرا فەرەک ئەو کابرا دەری کرد ئەو تووتێکردنەوەیەکەی پارتی ڕێباز حەملان ئەو ڕێواز حەملانە لە دووسلدۆرف هاوڕێیان دوو کەس کەرامەتیان لە بەرچاوی ژن و منداڵەکانی شکاند بوو وتیان لەناو مەتاڵی تووشی بووین بڕوا بکەن یەک لە بۆ من تەلەفۆنی کرد هەمان ڕۆژ وەختی خۆی کردمان خەبەری وتی کەرامەت ماشکا ئەوەندەمان جوێن پێدا بەس تەسویریان نەکرد بۆیە تەسویر زۆر گرنگە بەهەرحاڵ یان ئەوە وەختی خۆشی جەلیل فەیلی لای کە خەڵک باس کرد وەڵڵی بەیاننامەک حزبە چییە بوو نازەم حزبەکەت وتی بەیاننامەک بەناوم دەرچووە ئەمن هەر ئاگام لێت نییە یعنی پارتی زۆردا بەناوی وەزیر حزب چادەوروبەرەکەی خۆی بەیاننامە دەرەکە کەس ئاگای نییە کەس ئاگای لێ نییە سپۆرت حزبمان سپۆرتە بەهەرحاڵ بیزەی ئاگای لێ نەبوو نەشوێرە هیچ ڕوونکردنەوەی تێدا باسی کرد یەک قسە بکەم ئەمیشتە کوشتنەشی باوکم بنەس بەرپرسم لەوە ڕۆژت شتادێ ئەو سەرچاوانە باز دەکەین بەڵام ئەخلاقیەن لە بۆ من ناکرێ خەڵکێک نهێنیەک باز دەکەیان ژیانیان بکەینە خەتەر بەس گرنگ ئەوە تەعاملی ئەو خاڵی کەش کە دەڵێن کە فلەکە دین یانی ئەوانە مەسەیەک تیرۆر دەکرێت چیە راپۆرتی لەسەر خردەبتەوە دای ئەوی تر بڕیاری کوشتنی دەدرێ خۆ هیچ شتێک بە یەک ڕۆژی نییە لە سەیەک ڕووداویش نییە هاوکات ئەو خاڵەشەیە یاوڕێیان لە گەرمەی بە زۆر خۆسەپانەوەی مەسعود بارزانی کە بووە زەڵجەیەشی زۆر گەورە و دەمی گۆڕان هەبوو میدیایە بوو خەڵکی ئۆپۆزیسیۆن زیاتر کاریگەرتر بوون ئەڵێ فلەکە دین زۆر داوای لە مەسعودی کردی کە واز بینی یعنی مێژۆ چیرۆ خۆی تۆمارکەوە ئەوە ئیتر مەسعودیش زۆر بێت بەوەی بێتاقەت بچکو مەسعود هەموو شتێکی پێ بڵێ بەس مەڵی کورسەکەی بەجی بێدە ئێستاش هەر چەندە هەموو دەیبینن یعنی هەر وەزیرە هەر بەرپرسەی باڵای ئەوروپی دێ مەسرور و نێچیر دەبی دەڵاڵیەکە بکەن برێن بڕۆکن بابیشمان یان مام و خەزوریشمان بەڵام یعنی کە سەرەکە لە دڵێکی دەرناچی کە لە سەرۆکاتی هەرێم دەرکرا ئەلم جارێکی شانۆ زیاد کرد بەهەرحاڵ ئەوەش دەڵێن ئەو خاڵە بووە گرنگ فەلەکە دین کاکەی وەکو هەموو کادیرەکانکەی وەکوتم وەکو جۆوەرنامە فەریدون جوانڕۆیی فەریدون جەدی سەدحوڵڵا محەیدین ڕەحیم و دەیان کادیریکەی خوارەیان لە شێر و پڵنگەکانیان کە لە ناو چوون ئەوانان هەوسبەی ناڕستان دیان وەڵام مرد بەجەڵتا هێ باشەوە کادیرێکێتی یان هەسک یان گۆڕان بەجەڵتە نامرن خۆمی هەسکرابن بەشیش دیمانی لۆ نامرن لۆم کادیرەی پارتی هەموو ژەهر ئەوە دەمریتن و تووشی نەخۆشی گەورە گەورە دەبیتن یانە خۆیچەتی حزبی پیرترە بەڵام نامری بەهەرحاڵ و خاڵش کەش هاوڕێیان بڵێم تۆ سەیری کە پارتی ڕۆژێک لە ڕۆژان ئەوانەی تیرۆری کردی یادیان ناکاتەوە گرنگیان پێ نادا لە میدیاکانی لە بەرنامەکانی قسەی کۆتایشمان ئەوەیە هاوڕێیان بزانە جگەلەوەی تیرۆری فلەکە دین کردیە ئەزانن گوندی لوبنانی کە مەشهورە بە گوندی بێڕەوشتەکان گوندی لە شورۆش و هەوادەنە ئێستا دوو کچی فلەکە دین یەک لەوانە ئەو لیزەیە ساڵۆنیان هەیە لە گوندی لوبنانی ساڵۆنیان هەیە من ناڵێم قسەوەی تر ساڵۆنیان هەیە یعنی گوندی لوبنانی خەڵک ئەوی بچیتە وێندەر گوندێکی قەبیعە گوندێکی منبوزە ئەو دوو کچەی ئێستا لەوێ ساڵۆنیان هەیە بەهەرحاڵ هاوڕێیان ویستم ئەو دوو ڕوودا و مێژوویەکە من بخۆم تەبعی ئەو شتە مێژوویانە دەکەم ئەو تیرۆرە سیاسیانە ئیشمان زۆر لەسەر کردیە و ئەو زانیارانەی وەردەگرم سەرچاوەن یعنی لە هەموو خەڵک وەرناگیرێ خەڵکانێکن زانیاری وردیان لەیە من بەرپرسیشم لە بەرامبەر مێژوو بەڵام لە پێناوی ئەمنیەتی خەڵک ئێستا ناتوانم هەموو زانیاریەکان باس بکەم بەڵام ڕۆژگارێک دادێت ناوی سەرچاوە و ورتر وەگە ڕاستیەکان بەدیارکەوی کە چۆن ئەو هەموو خەڵکە تیرۆر کرایە و سەرچاوەکانی ئێمە چ بوون کاتێکی خۆش هەویستم ئەو لاپە ئەو زانیارش بخەینە ناو سوسیال میدیا و کەناڵی یوتیوبەکەمان و سوپاسشتان دەکەم